جەنگی سەر ئێران گەیشتووە بە قۆناغێکی هەستیار و لە دووڕیانێکی کۆتایی هاتن و ڕێکەوتن یان چوونە قۆناغێکی مەترسیداردایە کە کاریگەری گەورەی لەسەر تەواوی ناوچەکە دەبێت. لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی پەیامدا شرۆڤەکار و شارەزایانی سیاسی باس لەم قۆناغی جەنگ دەکەن. هۆشیار عومەر دەڵێت ئێران لەمە زیاتر پێداگری بکات خاڵی بەهێزی دەبێتە لاواز. بۆیە ئەمە باشترین کاتە بۆ گەیشتن بە ڕێکەوتن. پێشی وایە کە هیچ گەرەنتیەک نییە کە ترامپ هەڕەشەکانی جێبەجێ نەکات. ئەو شەڕە هەرێمی کە چەندین ساڵە ئەڵێ من بەرپایەکەم کردی لە کردەوەیە. دوو، ئەو هێزەی کە هەیبوو بەکاری هێنا لە ڕێگەی دوورگوی و مزە ئەم شەڕی کرد بە شەڕێکی ئابووری جیهانی. بۆی ئەگەر بیانەوێت لەمە زیاتر بەردەوام بن ئەبێ بە خاڵی لاوازیان. ئێستا بە بڕوای من ئەگەر سیستەمەکەی ئێران ڕێگە بە باشترین کاتە بۆی ڕێبکەون، چونکە ناکرێت ریسک یاخود سەرکێشی ئەوە بکرێت ترامپ ئەم شتە جێبەجێ ناکات. هەتوان عومەر چاودێری سیاسی دەڵێت ئەمریکا دەزانێت جیهان لە گۆڕاندایە و ئاگربەست سوودی نییە. لە بەرامبەردا ئێران دەیەوێت بۆ 50 ساڵی داهاتوو کەس ڕوبەڕووی نەبێتەوە. بەژای ئەم 47 ساڵە ئەگەر بە شێوازێکی ورد بە تەقریبی 38 ساڵ دانوستانی هەبووە لەگەڵ کۆمەلگای نەودەوڵەتیەوە لەگەڵ ئەمریکایە بە تایبەتی. بۆیە بڕای بەوە نییە ئەمە هەبێ. ئەو پێی وایە دنیا لە حاڵەتی گۆڕانکاریە، شتێک ڕوو ئەیا لە دنیاە پێوتێت جێگۆڕچەی هێز. دنیا بۆ منتیقە کلاسیشیەی جاران ناڕوا بەڕێوە، منتیقێکی نوێ بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و بۆ سیاسەتی نێودەوڵەتی بڕێوە. ئەوەی کە ئێران لە داهاتووی خۆیان ئەپارێزێ ئەبێت دیتێرێنسێک بۆ ئێران، تیۆرێکی بربەست بۆ ئێران دروست بێ. بەڵام ئەم بربەستە بربەستی ئەمنی ئاسایشی نییە، بربەستێکە بربەستی ئاسایشی وزەیە. ئەم ئاسایشی وزەیە یعنی چۆن؟ یعنی کۆمەلگای نێودەوڵەتی وڵاتان ئەوروپا ڕۆژهەڵاتی ئاسیا بە جۆرێک شۆکی نەوتی، بەرزبوونەوەی نرخی نەوت، هەڵاوسان، داکشانی ئابووری، گرفتەکانی داخستنی ئەم گەروە بە جۆرێک کاریگەری دروستکە لەسەر ئابووری جیهانی نێودەوڵەتی کە لە 50 ساڵی داهاتووە بیرکردنەوە لەوەی ڕوبەڕووی ئێران بینەوە شەڕکەی لەگەڵا بکەیت یا تووشی گۆشەگیریەکی سیاسی دیبلۆماسی ئابووری ئاسایشی کەین. هەروەها دکتۆر فاروق محەممەد مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی پێی وایە دۆناڵد ترامپ بە دوای دەرچەیەکدا دەگەڕێت بۆ ئەوەی سەرکەوتن ڕابگەێنێت. دەشڵێت ئێستا ئەمریکا لە هەندێک لە مەرجەکانی خۆی هاتووەتە خوارەوە. خاڵێکی ئەگەر بۆ منە ترسی گەڕانەوەی هێرش یاخود بۆ سەر ئێران ئیسرائیل مەترسیەکەیە. بەڵام چونکە ئەمریکا ئەگەر ڕازی بێن هەردوولا بۆ ئاگربەستە و بۆ ماوەی 45 ڕۆژ ئەمریکا قورسە جارێکە ناڵێ مستەحیلە بەڵام قورسە بێ لە ئێران بدات بەڵێ چونکە بوو ئەم ساڵ ئەو ئێستا بە دوای دەرچێک ئەگەر کە لەم شەڕیا سەرکەوتنی ڕابگەێنێ ئێستا ئەمڕۆ ڕزگارکردنی بڵێن فڕۆکەوانەکانی کرد بەس دەستکەوتێک بۆ خۆی بە دوای ئینجازێکی ئەگەر کە لەم شەڕیا بە سەرکەوتی بێتە دەرەوە و شابی ئەمریکی پێ ڕازی بکە گروپە چەنددارەکان لە مەرجەکانی با بڵێن هاتوۆتە خوارەوە. بەڵام چی ماوەتەوە ئەو بێ بزانین ئەگەر ئەگربەسەکە ئەمریکا بە فشار و هەڕەشە دەیەوێت مەرجەکانی خۆی بەسەر ئێراندا بسەپێنێت. بەڵام وەڵامی ئێران نەرێنیە و هەڕەشەی وەڵامدانەوەی هاوشێوەی هەر هێرشێک دەکات. ئەگەر هەوڵەکانی نێوەندگیری بە ئەنجام نەگات، مەترسی فراوانتربوونی شەڕەکە دەبێتە ڕاستیەکی تاڵ بۆ ناوچەکە.